بەپێی راپۆرتێکی جیهانی تیرۆر و قوربانیانی تیرۆر لە جیهاندا لە کەمبوونەوەی بەردەوامدان. عێراقیش لە پلەی دووەمدا دێت. بەڵام هۆشداری لە زیادبوونی جۆرێکی نوێ لە تیرۆر درراوە بە تایبەت لە وڵاتانی ڕۆژئاوا. لە راپۆرتێکدا لەسەر تیرۆر و قوربانیان و زیانەکانی لە جیهاندا پەیمانگەی ئابووری و ئاشتی ئاماژی بەوە کردووە بۆ 5 ساڵ لەسەر یەک کردەوە تیرۆریستیەکان و قوربانیانی تیرۆر بەردەوامن لە کەمبوونەوە بە جۆرێک لە ساڵی 2019دا کەمترین قوربانی تیرۆر لە جیهاندا تۆمارکراون کە ئەویش 13826 کەس بوون بە بەراورد بە ساڵی ڕابردوو لە 115 کەمی کردووە. ئاماژە بەوش کراوە زیانی ئابووری کردەوە تیرۆریستیەکان لە 2019دا 16 ملیار و 400 میلیۆن دلار بووە، بەڵام هێشتا بەراورد بە ساڵی پێشوو لە 125 کەمی کردووە. راپۆرتەکە باسی لەوەش کردووە هێشتا ململانیەکان سەرچاوەی سەرەکی کردەوە تیرۆریستیەکانن بە جۆرێک لە 96 قوربانیانی تیرۆر لە وڵاتانەدا بوون کە ململانەی سیاسی و سەربازیەکانیان تێدایە. سەبارەت بە وڵاتانی زۆرترین قوربانیانی تیرۆریان تیادا تۆمارکراون، ئەفغانستان لە پلەی یەکەمدا دێت، عێراقیش لە پلەی دووەم و نایجیریا لە پلەی سێمدایە. ئەوەش خراوەتە ڕوو ڕێکخراوی داعش و ئەو گروپانەی نزیکن لێەوە لە 27 وڵاتدا بەرپرسن لە قوربانیانی هێرشەکان. هێرشەکانی بزوتنەوەی تاڵیبانیش زۆرترین قوربانیان لەسەر ئاستی جیهان لێکەوتوتەوە. لە بەرامبەر کەمبوونەوەی تیرۆر لە لایەکی جیهان، ستیڤ کلیلی بەڕێوەبەری جێبەجێکاری پەیمانگای ئابووری و ئاشتی دەڵێت جۆرێکی نوێ لە تیرۆر دەرکەوتووە کە هێرشی کەسانی ڕاستڕەوی توندڕەون لە چەند ناوچەیەکی جیهان بە جۆرێک لە ئەمریکای باکوور و ڕۆژئاوای ئەوروپا و ئوسترالیا و نیوزیلەندا هێرشەکان لەلایەن ئەو کەسانەوە بە ڕێژەی لە سەدا 250 بە بەراورد بە ساڵی 2004دا زیادیان کردووە.